شاوري چی ئەکەی عەبد کردەوەکانت جێبەجێ ناکەی. فەرمایشتێکی ترە فەرمێ بادروا بالموت ستا لە ڕوايەتێکە بادروا عينا بالأعمال ستا. ئەفەرمێ زوو ئیشەکانتان جێبەجێکەن کە ئەم فەرمایشتە هەندێک لە عولەما فەرمایانە ضعیفە، بەڵام ئەلبانی هێناوێتی لە جامع الصحيح وفەرمێ صحيح. ئەفەرمێ پەلەکەن چاوەڕێی ئەوەکەن کە کۆمەڵێ ئەمیر بێ ئەمارەتی ئێوە بکە زۆر سەفیه و بێعەقڵ بن، گەورەکانتان بنە بێعەقڵەکانتان دەکردەوەکەن پێش ئەوەی گەورەکان بێعەقڵتان بن، بێعەقڵترینی ناو خەڵکە بنە گەورەی خەڵک. دەی ئەفەرمێ وەکەثرەت الشەڕەط، پەلەکەن کردەوەکانتان کەن تاوەکو شوڕتە زۆر نەبوون، واتە بەشی عەسکەری ئیتر ئەنواع جۆر و ناوی لێ ئەنێ هەر ناوێکی لێ ئەنێ باشە تا ئەوانە زۆر نەبوون، چکۆ لە نیشانەکانی قیامەتە. پەلەکەن لە کردەوەکانتانە پێش ئەوەی حکم بفرۆشرێ، کڕین و فرۆشتنی پێوە بکرێ، کی ئەبێتە گەورەی وڵات، کامیان جاشی گەورەتر بێ ئەویان ئەبێت، کامیان زیاتر بدا ئەویان ئەبێت. پەلەکەن لە کردەوەکانتانە هەتاوەکو ڕۆژێک نەهاتۆ بەسەرتانە خوێن ئاسانترین شتێکە کە ئەڕێژێ، هیچ کەس گوێ نادات، خەڵک چاوی قایەمە بێ لە بەرامبەر مردنە. پەلەکەن لە کردەوەکانتانە پێش ئەوەی قەتیعەی ڕەحم دەست پێ بکە، ئیتر ڕەحمایەتی لە بینە نەمێنێ، سۆز و عەتف و برایەتی و باوکایەتی و خزمایەتی و پورایەتی و خاڵایەتی و هیچ نەمێنێ، قەتعی ڕەحم بێ. پەلەکەن لە کردەوەکانتانە پێش ئەوەی واتان لێبێ نەشەئون يتخذون القرآن مزامير، کۆمەڵێک گەنجتان لێ پێیا بێ تازە هەڵکەوتوو قورآن بکەن ئاواز. ئێوەش زانایەکی زۆر دانا و عابد کە پێشنوێژیتان بۆ بکەوت دەنگی خۆشنەوێ بەلاتانەوە ناڕەحەت بێ، یەکێک لەو کەسانە بەلاتانەوە ئاسایی بێ کە نوێشتان بۆ ئەکا پێتان خۆشتر بێ کە دەنگی خۆشترە و سەوتی خۆشترە. ڕەحمەتی خوا لە ئیمامی غەزالی بێ ئەفەرمێ زۆرن ئەو کەسانەی کە گوێ لە قورئانی پیرۆزەگرن لەبەر خاتری قورئان نییە، لەبەر خاتری سەوتەکەیە، فەرمێ هیچ ئەجرێکیان دەست ناکە. بۆچی گوێ لە قورئان ئەگری؟ لەبەر خاتری ئەم کەسەی کە سەوتەکەی خۆشە، سەوتەکەت پێ خۆشە یا قورئانەکەت پێ خۆشە، کەەوە یەکێک لە وردەکاریەکان لە گوێکردنی قورئان و ئادابی قورئان کە ئینسانی موسڵمان بێ زۆر هوشیار بێ. ئایا سەوتی ئەو قورئان خوێنەت پێ خۆشە یان کەلیماتی قورئان و کەلیماتەکانی الله جل جلاله پێت خۆشە؟ کامیان؟ ئەفەرمێ ئەلەو ڕۆژەیە يقدمون أحدهم ليغنيهم بۆی گۆرانیان بۆ بڵێ كأنما صوتي أم قرآن تنها أوان لحنكيان بلاوە گرنگە وإن كان أقلهم فقها بالها مشيان فقهي كم تربي هيش حالي نبي هيش شارزان نبي. عزيزان همو أم فرمایشتانەی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەگەڵ ئەوە هەندێک نیشانەی قیامەتی تایە، بابەتێکی گرنگی تایە، ئەویش ئەوەیە پەلەکە تۆ ئەی عەبد، ئازابە ئەی عەبد، دەست پێشخەریکە ئەی عەبد، خۆت کۆکەرەوە بارگەت تەواو کە